یاریگای نەورۆزی نێودەوڵەتی بە یاری نەورۆز و نەجەف لە هەفتەی چوارەمی خولی ئەستێرەکانی عێراق کرایەوە. دوای 3 ساڵ کارکردن لە یاریەکە خەونی هاندەران یانەی نەورۆز هاتە دی و یانەکە یاریەکانی لەسەر یاریگا نوێیەکەی خۆی ئەنجام دەدات. فشارەکانی سوورپۆشانی خاوەن ماڵ گۆڵێکی خێرای بە دوای خۆی داهێنا. لە خولەکی 6 مەڕوان حوسێن گۆڵەکەی سەرهەنگ موحسینی بەسەر کردەوە و نەورۆزی لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێشخست. مەڕوان خەریک بوو گۆڵێکی دیکەش بەرهەم بهێنێت، سەرهەنگ ڕێگای نەدا. مارادۆناش دەرفەتی گۆڵی لە پێش بوو، تۆپەکەی چوارچێوەی گۆڵی نەگرت. نەجەف بێدەنگی شکاند و بە دوو لێدان وەڵامی نەورۆزی دایەوە، بەڵام بە گۆڵ نەگەیشت. سەرهەنگ موحسین بۆ ئەم لێدانەی مارادۆنا لە ئامادە باشی تەواودا بوو. لە خولەکی 39 محەممەد ساڵح گۆڵێکی نایابی بۆ نەجەف تۆمار کرد. دوای گەڕانەوەی ناوژوان بۆ ڤار بۆی دەرکەوت ئۆفسایدە و گۆڵەکەی ڕەت کردەوە. نەجەف هەوڵەکانی بۆ ئەوە بوو پێش گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕی ئەنجامەکە یەکسان بکاتەوە، بەڵام پێی نەگەیشت. لانیوەی دووەم و لا خولەکی 62 خەریک بوو مارادۆنای بەرازیلی ئەنجامەکە بۆ نەورۆز دوو هێندە لێ بکات، تۆپەکەی بە نزیک گۆڵەوە چووە دەرەوە. نەجەفیش لەم دەرفەتەوە لە گۆڵ نزیک بوو لە دەستیدا. ئەمە دەرفەتێکی مەترسیداری نەجەف بوو، جارێکی دیکە نەیانتوانی بە گۆڵ بگەن. لە خولەکی 87 ئەحمەد مەحموود بە ئەسیستی ئاسۆ ڕۆستەم ئەنجامەکەی بۆ نەورۆز دوو هێندە لێ کرد و هاندەرانی ئامادەبووی تەواو دڵخۆش کرد. نەورۆز دەرفەتی گۆڵی سێمیشی هەبوو، نەی کرد بە گۆڵ. لە دواساتی یاریەکە محەممەد قاسم نەیهێشت گۆڵەکەی عیماد عیسا بە پاکی بمێنێتەوە گۆڵ یەکەمی نەجەفی تۆمار کرد، بەڵام یاری بە سەرکەوتنی کوڕانی شاری سلێمانی بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک کۆتایی هات. بەم شێوە نەورۆز یەکەم سەرکەوتنی لە مۆرزە تۆمار کرد و کۆی خاڵەکانی بۆ 5 خاڵ بەرز کردەوە و هەڵکشە ناوەڕاستی ڕیزبەن. لە هەفتەی پێنجەمیش سێشەمە میوانداری تەڵەبە دەکەن. نەجەفیش بۆ ئەم یاریەش نەیتوانی تامی سەرکەوتن کات، تەنها 2 خاڵی هەیە و لە دواوی ڕیزبەندیە. چوارشەممە دەبێتە میوانی هەولێر. حوسێن محەممەد، کەناڵی پێام.